ئەمەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت دوعا لە مناڵەکانتان مەکەن، چونکە دوعای دایک و باوک بۆ منداڵ قبوڵە و گومانی تێدا نییە. ئەفەرمێ ئەگەر گەیشتە ئەو کاتێک کە کاتی قبوڵبوونی دوعایە، هەر دوعایەک لە مناڵەکانتان بکەن دوعای خراپ، خوای گەورە قبوڵی دەکا و مناڵەکانتان تووشی ئەو دەرد و گرفتارێ دەکا کە دوعاتان لێ کردووە. پیاوێکی باش دەڕێت، پیاو باشێک دەڵێت کوڕێکم هەبوو، کوڕەکەم زۆر چاک بوو، ڕوو لە خوا بوو، لە ئوم القورا لە مەکە دەیخوێنە. ئەم کوڕە لە کاتی ئیمتیحاناتە زۆر ماندوو ئەبوو، دەیخوێنە، زۆری دەخوێنە. خوای گەورە قوتابیەکان ناجح کە سەرکەوتویان کە لە قوانەکانیان و لە ئیمتیحانەکانیان. دەڵێ سەعات 12 شەو بوو، ویستم بخەوم، کوڕەکەم هات بۆ لام، کوڕێکی دیندار، ئیماندار، بەڕێز. وتی باوەکیان زۆر خوێندومە، هیلاکم، ماندووم، مێشکم هیلاک بووە، ڕوخسەتم پێ دێت تۆزێ بچمە دەرەوە. وتی ڕۆڵەگەیان ئێستا کاتی دەرەوە نیە، سەعات 12 شەوە، کاتی خەوە، بۆ کوێ دەڕۆی بەم شەوە؟ وتی باوەکیان حەزەکەم بچمە دەرەوە. وتم بە هیچ جۆرێک نایانم بڕۆیتە دەرەوە. کە لە من بێئومێت بوو، چوو بۆ لای دایکی. وتی دایکیان چۆ لای باوکم، بە باوکم بڵێ بە ئیزندا بچمە دەرەوە، تۆزێ زۆر هیلاک بوو، ئەخوێنم. ئەو مناڵێکی چاک بوو، مناڵی حسابە دایک و باوکە هەر ناکە، نەپرسی پێکە، نەپرسیشی پێ کردووە. بەڵام مناڵی مؤدەب و ڕێک و پێک احترامی دایک و باوکی دەگرێت. دەڕۆ بەلای دایکی، دایکیش دێ بەلای، دەڵێ پیاوەکە ڕێی بدە با بچێت دەرەوە، تۆزێ ئیستراحەتێ بکە، زۆر ماندووە. ئەویش ئەڵێ نایەڵم، دەمەوێ بخەوم، کاتی خەوە، کاتی ئەوە نیە بڕاتە دەرەوە، سەعات 12 شەوە. مەبەسمان ئەوە نییە مناڵەکان 12 بڕاتە دەرەوە، دوای لە قسەکە غەڵەت تێ مەگەن. مەبەسمان قبوڵبوونی دوعایە و دوعاکردنە لە مناڵی خۆت. بەڵێ دایکی زۆر هەوڵیدا لەگەڵ یا پیاوەکەوتی باشە با بڕواتە دەرەوە، بەس ئینشاڵڵا نایەتەوە، بڕۆ ئینشاڵڵا نایەتەوە، یا ڕەبی خوا تۆ نەگەڕێنتەوە بۆ ئەم ماڵە، بەس قسەی لە زمانی دەرچوو، تەواو. چەند جار بەکاری دێنیەوە بۆ مناڵی خۆتان، ڕۆژی چەند جار دوعا لە مناڵەکانی خۆتانەکەن، کوێر بی و نازام چی لێوێ، خێل لە خۆت نەبینی و نەفەری وا دەزانم مناڵی نییە 25-30 ساڵە، ئەڵێ دایکم کاتی خۆی بە مناڵی دوعای لێ کرد، یا ڕەبی ڕۆڵە هەتا ئەمری مناڵی خۆت نەبینی، سوێن بەخوا تێسە مناڵم نییە. دەبڕۆ دەی دایکی باوکی دوعای لێکەوت، تەواو، ئیتر نازانێت چی ئەڵێ، ئاگە لە زمانی خۆی نییە. کوڕەکە بەسەر خۆی مناڵەکانیشی ئەمجا خەفەتیشی خوا هەموو ڕۆژێ مناڵەکەم، کوڕەکە مناڵی نابێ، کچەکە مناڵی نابێ، ئەخە دوعای تۆیە، بەروبوومی دوعا خراپەکانی تۆیە، تۆ ماڵی ئەوە دوێران کرد، ماڵی خۆش وێران کرد. باوکی دەڵێ کە دوعام لێ کرد، وتم بڕۆ ئینشاءڵڵا ئەڵڵا تۆ نەگەڕێنێتەوە بۆ ئەم ماڵە، بەس ئەوەندە بوت. لە زمانە قسەی دەچووتەوە، یەکسەر زانیم غەڵەتم، دڵم تون بوو، والله ئەوەندە خەفەتم خوارد لەو دوعایە کەوتم ئینشاءڵڵا ناگەڕێتەوە بۆ ئەم ماڵە، والله نەمتوانی بخەوم، سەعاتێ 2 سەعات 3 سەعات هەوڵمدا بخەوم، خۆم پیان نەکەوت. ئازارم هەبوو، دڵم ئازاری هەبوو کە دوعام لە مناڵەکەم کرد، چکۆ مناڵەکەم زۆر چاک بوو، ڕەحمەتی خوای لێ بێت. بەجلی خەوەوە، بەجلی ئەحتیادیەوە چاکەت و بیجامەوە یا تراکسە و چووە دەرەوە، هەتا نوێژی بانگی بەیانی دا خۆم پیان نەکەوت. بانگی دا چوومە مزگەوت نوێژەکەم کرد و هاتمەوە، وتم بە خێزانم وت نەهاتۆتەوە، وتی نەوەڵا نەهاتۆتەوە، ئەوەنەی ترسام، تەلەفۆنەکەم تەلەفۆن هەڵناگیرێ. ڕۆشتم بۆ دەستگاکانی ئاسایش و شورتە پۆلیس، وتم هیچ ڕووداوێکتان لا نییە ئەم شەوتیان بەرەوڵا ڕووداومان زۆر لایەکێ لە ڕووداوەکان ئەمەیە، وتم چۆن چۆنیە، وتیان گەنجێکی ئاوا ئاوا ئاوا، وتم بەخوا کوڕەکەی منە، تەواو. ڕۆشتم وتیان لەکوێیە، پرسیارم کرد، وتیان بڕۆ بۆ مستەشفا، بۆ نەخۆشخانە. کاتێکە ڕۆشتم بۆ نەخۆشخانە، دەرگای سەلاجۆشتەیە مجەبیدە چۆن دەڵی جەنازەی تێکەن، کە بۆیان کردمەوە سەیرەکە مناڵەکەی منی تایە بە مردووی، کوڕەکە مردووە، توش ڕووداوێک بۆ سیارێک لەی دا و گیانی دەرچوو. خوا نەتگەڕێنێتەوە بۆ ئەم ماڵە، وەڵا نەگەڕایەوە. بۆیە کابرای هەتە خزمەتی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێ بێ، وتی کوڕەکەم خراپە لەگەڵما، فەرمووی دوعات لێ کردووە کاتی خۆی، وتی بەڵێ دوعام زۆر لێ کردووە، فەرمووی دە تۆ خراپت کردەوە مناڵە، ئەو مناڵە تۆ خراپت کرد، ئەی تۆڵی ڕۆڵە خێر نەیەتە ڕێت، دڵنیا بە ئازارت ئەدا، کە خێر نەیەتە ڕێی دڵنیا بە خێر ناکە، چاکە ناکە، کە تۆ دەڵی خوا لە ناوت بەرێت، تۆ دەڵی فڵان شتت لە بەسەرا بێت، ئاخر تۆ خراپت کرد، دوعاکانی تۆ مناڵی تێکدا، دوعاکانی تۆ مناڵی ماڵوێران کرد. ئاگاداری خۆتان من دوعا مەکەنە مناڵەکانتان، ناچار بووی دوعای خێری بۆ بکە، بێدەنگ بە،
ئەخر لە زمانت دەرچوو زۆرجار بە ئافرەتان دەڵێن بۆ دوعا دەکەن مناڵەکانتان بڵێ بەخوا لە دڵەوە ناڵێم نایخوات بەخوا خۆمانە لە دڵەوە نەیانوتووە ئیمامی سعد لە دڵەوە دوعای لێ کردووە هەر بە زمانی هاتوو تەواو ئەم باوکە لە دڵەوە دوعای لێ نەکردووە تا پەشیمان بووە یەکسەر پەشیمان بووە بەڵام تازە دوعاکە گەشتە جێی خۆی خوای گەورە کوڕەکەی لێ نابرد کەواتە ئاگاداری خۆت بە بەڕێزم دوعا لە مناڵەکانتان مەکە